لە وڵاتاندا کەرتی گەشت و گوزار گرنگیەکی زۆری پێدەدرێت و وەکو ژێرخانی ئابووری حکومەت پاڵپشتی دەکات و بودجەی تایبەتی بۆ تەرخان دەکات. بەڵام لە هەرێمی کوردستان شوێنە گەشتیاریەکان زیاتر خۆڕسک و سروشتین و پرۆژەی گەورە نابیندرێت. گەشت و گوزاری سلێمانیش هۆکارەکەی ڕوون دەکاتەوە. هۆکارەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تاوکەم دقەیە ناڵین هیچ گرنگی بە کەرتی گەشتیاری نەداوە، بەڵام لە ئاستەمۆحی ئێمەدانە هەتا ئێستا گەشت و گوزار خاوەنی وەزارەتێکی سەر بە خۆی نییە. هەمووی ماوەی ساڵێک دەبێت بۆ تەخاوانی یاسایی گەشت و گوزار. ئەمە هۆکاری سەرەکیین. دواتریش کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان پشتی بەستەوە بەوە بەرهێنەران و سەرمایه‌داران. ئەمەش یەکێکتر لە گرفتەکانمان کە زۆربەی کات بۆ بەرهێنەران و سەرمایه‌داران ناو سەنتەری پارێزگاکاندا بۆ بەرهێنان دەکەن لەبەری کە قازانجێکی مادی گەورەتر بکەن، کەمتر پشت بۆ دەبەستن کە لە ناوچە گەشتیارە دوورە دەستەکان وە بەرهێنان بکەن. ئەمە یەکێکە لە گرفتە سەرەکیەکانی ئێمە. سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم دەڵێت پێویستە گەشت و گوزار بایەخی زیاتری پێ بدرێت و شوێنە مێژوویەکانیش بە گەشتیاری بکرێن. هەرچەندە ژمارەیەکی زۆر گەشتیار ساڵانە سەردانی ناوچەکانی کوردستان دەکەن، بەڵام پێویستیان بە پرۆژەی گەشتیاری گەورە و سەرنجڕاکێش هەیە. بۆی گەشتیار ئاسوودە بێت لە کوردستان پێویستمان بە خزمەت گوزاری زیاترە، پێویستمان بە جەرخانی بەهێزە، پێویستمان بە بازارکردنێکی گەورەیە. ئاستەنگەکانمان کەم نین لە بابەتی خزمەت گوزاری و ژەرخانی گەشتیاری. بۆی ئومێدەکەم لە ڕێی ئێوەوە جارێکی کە ئەم داواکاریە بۆ دەستگا پەیوەندیدارەکان بکەین کە سێکتەری گەشتیاری بە هەماهەنگی هەموو لایەنەکان جێبەجێکرێت. ئێمە لە 2022 بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمان ون بە ئامادەبوونی هەموو وەزیرە بەڕێزەکان وتمان ئەگەر هەموو وەزارەتەکان لەگەڵمان بن خزمەت گوزارەکان و ڕێگەزەکانی گەشتیاری بەهێزکەین، دەتوانین لە 2030 ڕێژەی گەشتیار لە کوردستان نزیک بینەوە لە 20 ملیۆن، کە بە سوپاسەوە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو هەموو ساڵێک نزیک بووینەتەوە لە 2 ملیۆنمان زیاد کردووە. واتە لە ساڵی پارە 8 ملیۆن گەشتیار هاتووە بە ناوخۆ بە دەرەوە. و ئێستا چاوەڕێ ئەوەی کرد لە نهایەتی ساڵە پشتیوان بەخوا کە نزیک بینەوە لە 10 ملیۆن گەشتیار. ساڵانە نزیکەی 10 ملیۆن گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی کوردستان دەکەن کە زیاتر گەشتیاری ئێرانی و عێراقین. ناوچە گەشتیاریەکانی جگە لە دروستکردنی کەبر و خان و ڤێلا کە کەرتی تایبە سەرپەرشتیان دەکات، حکومەت هیچ بایەخێکی ئەوتۆی پێ نەداون و پرۆژەی گەورەی گەشتیاری دروست ناکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.